ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق زیاتر لە 800 تانە لە ئەنجامی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی عێراق دراون وا بڕیارە بەپێی ڕێکارەکان بێت لە ماوەی 20 ڕۆژدا ئەو تانانە یەکلا دەکرێنەوە و دواتر بە فەرمی ئەنجامی هەڵبژاردن ڕادەگەێنرێت و لەلایەن دادگای فیدراڵی پەسەند دەکرێت. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسەرەوە دەکەین بۆچی تاوەکوێستە کە ئەنجامی هەڵبژاردن پەسەند نەکراوە لایەنە شیعەکان و لایەنە سونەکان لە هەوڵی چڕوپڕدان بۆ یەخسی ناوماڵی خۆیان، بەڵام لە هەرێمی کوردستان پەرتەوازەیی هەیە وە کورد چۆن بەشداری حکوومەتی عێراق بکات یاخود چۆن بچێتە بەغداد و لایەن ئۆپۆزیسیۆنەکان دەبێت چی بکەن و ئەم جارش ئاڵوگۆڕی دەسەڵات لە بەغداد چۆن ڕوودەدا کە لە دوای ساڵی 2005ەوە زیاتر لە 8 کەس بوونەتە سەرۆک وەزیرانی عێراق، ئەم جارش کەسێکی نوێ دەبێتە سەرۆک وەزیران بەپێی نەخشی هەڵبژاردنەکان بێ ئەو لایەنانی کە لە ئێران نزیکن براوی هەڵبژاردنەکە بوون ئارەتوانن لە حکوومەتیشدا لە پێکەنانی حکوومەتیشدا براوە بن. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە ڕانیەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان بە دەبوون دەکەین. ئەگەر سەرەتا خوێنەوەی بەڕێز بزانین لەسەر ئەنجامی و هەڵبژاردنە و ئەو هاوکێشەی کە دروست بووە لە دوای هەڵبژاردنەکان چەندە تا ئێستا بە فەرمی ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن دادگای فیدراڵی بە فەرمی پەسەند نەکراوە، بەڵام ئێستا لە ناو خۆی سونە لە ناو خۆی شیعەکان هەوڵی چڕوپڕ هەیە، تەنە لایەنە کوردیەکان نەبێت کە شەڕی میدیایی هەیە ناکۆکی بەردەوامە. خوێنەوەی بەڕێزت. دەست خۆش بۆ ئێوە بۆ ئەم پرۆگرامە، هیوادارم ئەمە بێتە هۆی بەرچاوڕوونیەکی زیاتر بەرامبەر بە بیسەران و بینەران بەرامبەر بەو گۆڕانکاریانەی کە لە دوای هەڵبژاردنەکانی 11 لە بۆ پەرلەمانی عێراقا ئەنجام درا. بەنسبەت من وا تەسەوڕ ناکەم ئەو تانەنەی کە دراوە لە ئەنجامی هەڵبژاردنەکان لە لۆیە ئەو سکاڵانەی کە پێشکەش کراوە، تەسەوڕ ناکەم گۆڕانکاری نەک گەورە گۆڕانکاری بچووکیش لە ئەنجامەکان بەدەست بهێندرێ، چکە بە فیعلی ینی هەڵبژاردنەکە ئەم ساڵەکە زۆر بێدەنجی بەڕێوە چووە. نیگەرانی لایەنەکان لەسەر خروقات بتایبەتی لە ڕۆژانی هەڵبژاردن بۆ ئەندازەیە نەبوو بەراورد بە ساڵانی ڕابردوودا، بۆیە تەسەوڕ دەکەمەوە ئەنجامی هەیەەوە خۆی قبول بکرێەوە ئەو نەتیجەی کە نەتیجەی کۆمیسیۆنی عەلانی کرد. تەسەوڕ ناکەم بە سکاڵا و بە هیچ بابرین چیتر گۆڕانی لێ بەسەردا بێ. ئەمە خاڵی یەکەم، یعنی ئەمە قەناعەتە بەنسبەت ئەنجامی هەڵبژاردنەوە بۆ پێکەنانی حکوومەت. دەبینین ئێستا لە سەرئاستی عێراقا بە تایبەتی چوارچێوەی ئاوەهەنگی کەوتۆتە جم و جۆڵ بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنەکان گفتوگۆ بکە بۆ پێکەنانی حکوومەت، واتە کەمتر لە مانجێک ینی لە دوای 2 هەفتە جم و جۆڵ بۆ پێکەنانی حکوومەت دەستی پێکردووە کەەوە هەنگاوێکە بە بەراورد بۆی هەرێمی کوردستان ئەوە دەسەلمێنەیە کە بە فیعلی لەسەر ئاستی عێراقدا کاریگەری هەڵبژاردن و هەروەها گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردنەوە گورج و گۆڵترە، ئەکتیڤترە، تەندروسترە بە بەراورد بە هەرێمی کوردستان کە ساڵێک و وەرە و 2 مانگ دەستین هەڵبژاردن کراوە، بەڵام هەتاکو ئێستا هیچ کاریگەری لەسەر پێکەنانی حکوومەت دروست نەکردووە و لایەنەکان هەتاکو ئێستا لەو بارەیەوە هیچ مزۆڵێکیان نییە و بارودۆخەکە بە شێوەی مەیوی ماوەتەوە. بەڵێ باسی ئاڵوگۆڕی دەسەڵاتت کرد، ینی لە عێراق ئاڵوگۆڕی دەسەڵات پێدوایە باشترە لە دوای هەڵبژاردنەکان. ئێمە دەبین لە دوای 2005ەوە لە هەرێم 3 سەرۆک وەزیران هەبووە، ینی تەنانەت سەرۆک وەزیرانێکیش بڵێن سەردەمیەکێتی 2 ساڵێک هەبووە. لە عێراق 8 سەرۆک وەزیران گۆڕاون، لەبێ ئاڵوگۆڕی دەسەڵات باشترە بڵێن بەردەوام من ئەوان لە ئاڵوگۆڕی دەسەڵات دەوڕۆوە لە هەرێم باشترە؟ نەتۆ سیر کە لە ساڵی 1992 لێکە من هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە لە کوردستان معادلەکە جێگیرە لەبەرەوەی پشت دەبەستێ بە ئابووری و پشت دەبەستە بە هێزی ئەمنی و سەربازی، بۆیە دەبینین لەو کاتەوە 2 هێز لە دەسەڵاتدان و هێزەکانی تر دەتوانین بڵێن لە قۆناغێکی زۆر مەدووجەزردان و لەوانە لەم قۆناغەدا هێزەکانی دەرەوە یەکێتی پارتی بە بەراورد لە ڕابردوودا لە پاشەکشەدا بن ئەگەر سیرکە، ینی بەڵام لە ئاستی عێراقا دەبینین لە هەر هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر ئەنجامی هەڵبژاردنەکان جارێکە گفتوگۆی گەرم دروست دەکا، واتە تۆ پێش لە ڕاستەوە خۆ لەگەر هەر هەڵبژاردنێک تەوەقوعی ئەوە دەکەی کە سەرۆک وەزیران بگۆڕێ، کابینەی وەزاری بگۆڕێ، هێزی تری تازە پیا بێ، معادلات بگۆڕێ، وەکو لەم جارەش دەبینین لیستەکەی
محەممەد شیع سۆدانی چاوەڕێەوە نەدەکرد کە لە سەرئاستی لستە شیعەکان زۆرترین دەنگ بێنە دەبینی ناو سوننەکان تو حساب کە لە یاد عەلاوی و نوزەیفیەوە ئێستا هاتۆتە سەر خەمیس خەنجەر و هاتۆتە سەر لیستەکەی حەلبوسی یانی ئەمە نیشانەوەیە کە بە بەردەوامی قەوارەی تازە و لیستی براوەی تازە دێتە مەیدانەوە هێزەکانی تر وردەودە لە پاشەکشەدا دەبن واتە معادلات لە بۆ پێکەنانی حکوومەت و لە پەرلەمان و قەوارەکان گۆڕانکاریەکان خێراترن و بەردەوامی ترن بەڵام لە هەرێمی کوردستان دەبینین ماوەیەکی زۆرە هیچ گۆڕانکاریەک دروست نابێت گۆڕانکاری لێرە بەسەر کورسیەک کەمتر زیاتر هێزەکانی دەرەوە یەکێتی پارتی یا لە نێوان یەکێتی و پارتی خۆیان بەڵام هەتا ئەم سەعاتش هەموو پێشبینەکانەوەی کە یەکێتی و پارتی پێکەوە حکوومەت پێک دێنن و لە ڕابردووشدا بۆ شێوە بووە ینی گۆڕانکاریەکانی لە ڕێگای هەڵبژاردنەوە لەسەر ئاستی عێراق ئەکتیڤترە و لەسەر ئاستی عێراق چاوەڕوانی گۆڕانکاریەکان باشتر دەکرێت بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستاندا باشە هۆکاری چییە کە بۆ نمونەوەی کە بەرە زووتر ئێستا بۆ نمونە پێشتر حەلبوسی نەبوو ماوەی 1-2 ساڵ هاتوتە پێشەوە ئەوە سوودانی لە خولی پێش و 2 کورسیە بوو ئەمجارە ڕاستا و پەیمانەتی پێکێناوە بەڵام 46 کورسیە ناوە بۆ نمونە زیاتر لە مالیکی ناوەکە و پێشتر 2 خول سەرۆگۆزیران بووە بۆ گۆڕانکاری لە عێراق دەکرێت لە ڕیزمەندی هێزەکان بۆ لە کوردستان ناکرێت پەیوەندی بە دەنگ دەروێ پەیوەندی بە چیەوەیە بە خودی سیستەمی حکومڕانی جیاوازی لە بین هەرێم و بەغداد تۆ گەر بەراورد کەی لە دوای ڕووخانی سەدام حوسێنی لیستی حزبی داعوا هەبوو با بڵێن کە ئەو کاتەی دەوڵەتی یاسا و هەندێک فەرعی لێبەوە مەجلیسی عەلا هەبوو واروەها ڕەوتی سەدر هەبوو ئێستا دەبینین معادلەکان زۆر جیاوازە لەگەڵ بیدایەتی ڕووخانی سەدام حوسێن و بابرێن 10 ساڵی یەکەمی دوای ڕووخانی سەدام حوسێن ئەمە نیشانەی ئەوەیە لە ناو چوارچێوەی ئیتاری سونیش خۆ حیزبی ئیسلامی عێراقی چی لێ بەسەر هات هەر دەبینی لە ناو ساحەکەدا بە تەواوی ڕەش بووەوە لیستەکەی نوزەیفی چی لێ هات بە تەواوی ڕەش بووەوە هێزی تازە پێیا بوو پێم وانییە پێش 10 ساڵ پێش ئەمڕۆ کەسێک لە ئێمە سەرۆکی کوتلەیەک کە خاوەنی کورسی باش بێ لە پەرلەمانی کوردستان بە ناوی حەلبوسی ناوەکەی بیستی بێ یان لیستەکەی یان کەسایەتیەکی کارای ناو سوننەکانی بیستی بێ بە ناوی خەمیس خەنجەر و هەروەها تەسەوڕ ناکەم ینی 6 ساڵ 7 ساڵ پێش ئێستا کەسێک لە ناو لیستە شیعەکان کەسایەتی چوک محەممەد شیع سوودانی بیستی بێ کە ئێستا لەناو لیستە شیعەکان زۆرترین کورسیە ناوە ینی ئەمە نیشانەوەی بە بەردەوامی لەوانەیە چەند ساڵێکتر ئەم ناوانە ئاوا بن لە ئەستێرەی ڕەوشی سیاسی عێراق و ناوی تر پێیان بێ کە ئێمە تەوەقوع ناکەین ئەمە حقاڵێکی زۆر گرنگە بەڵام لە هەرێمی کوردستاندا لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبینین ئەم کارەکتەرانە ئەم دەبوو چاوانە ئەم حیزبانە بە بەردەوامی دووبارە دەبێتەوە هۆکاری ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا پرۆسی سیاسی و گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردنەوە و سیستەمی دموکراتی و ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات چەقیوە کەواتە ئێمە دەبێت بگەین بەو نەتیجەیە بەم شێوازە بەم ئوستوبەی کە هەیە لە هەرێمی کوردستان دەکرێت بە کۆنتڕۆڵکردنی ئەباری ئابووری و هێزی ئەمن واروها بەو جۆرە شێوازە پۆپۆلیستیە کە حیزبەکانی دەرەو دەسەڵات دەیکەن بۆ هێنانی دەنگ کە ناتوان گۆڕانکاری بنەڕەتی بکەن وای لێ هاتووە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی جێگیری ماوەتەوە گۆڕانکاری تێدا زەحمەتە تۆ هەر بیانە پێش چاوی خۆت بەسەن لەوانەیە بەشێک لە هێزە معارەزەکان لە هەرێمی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا یەکێک لەم بابەتە نەیکە زۆر ئیسارەیان دەکرد هەژماری من ئێستا هەژماری ژن تەواو جێگیر کراوە سوورە ناو معادلاتی سەهمی یەکێتی و پارتیەوە بەڵام دەبینین ئەوە جێگیر کرا و هیچ ئەوە ئامانجانن بۆ نەهاتە دی ماوەیەک پێش ئێستا ئەگەر لەبیرتان بێ کارەبای 24 سەعاتی بوو بە خاڵێکی بڕاندی ناو هێزە معارەزەکان بەڵام دەبینین بە هەمان شێوە جێگیر کرا مەوزوعی موچە لە بەغدایەوە موچە بە فیڕۆ نەچێەوە پێشبینی دەکرا ئەم ساڵەکە کە چەند وەکو ساڵانی ڕابردوو چەند مانجێک بە فیڕۆ بچێ بەڵام هێزەکانی دەرەوەی دەسەڵات هەتاکو ئێستا بەرامبەر بەو ئاریشانە حزورێکی گەورەیان نییە کەواتە ئێمە لە کوردستاندا دوو زۆرە یاریمانەیە یاریەک لە بینی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی یاریەکی تری کە زۆر زەق هەیە ئەویش ناکۆچی بینی یەکێتی و پارتی لەسەر پێکهێنانی حکوومەت من پێم وایە ئینسان ناتوانێت لە یەک کاتدا سەیری دوو یاریان بکە ئایا لە هەرێمی کوردستاندا یەکێتی معارەزەیە بەرامبەر بە پارتی کە زۆرینەی جومەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە یان یەکێتی و پارتی پێکەوەن و هێزەکانی دەرەوە معارەزن ئەنی خەریکە بڵێم لە دیدی کۆمەڵگای ئێمە لە دیجی تاچی ئێمەدا هێشتا معارەزەبوون زۆرێک لە شپرزەیی پێوەیە ینی شپرزەیەکی گەورە لە شێوەی ئاڵوگۆڕی ئاشتی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە ڕێگەی هەڵبژاردنەوە هەیە
و تاچی کورد دەتوانم بڵم لەم قۆناغەدا لە هەموو قۆناغەکانی ڕابردوو بیر و هۆشی پەرتۆ بڵاوترە بۆ گۆڕانکاری و لە قۆناغێکی ڕەشبینیتردا دەژێت. تۆ ئەگەر سەیری بەشداری دەنگدەر بکەی و بەراوردی کەی لەگەڵ بایکۆ دەبینین یان ئەم هەموو دەنگە پوچەڵا هەموو نیشانەیەوەیەکە لە هەرێمی کوردستاندا وردە خەریکە ڕەشبینێکی زۆر بڵاو بێتەوە بەرامبەر بەوەی کە لە ڕێگەی دەنگدانەوە لە ڕێگەی هەڵبژارنەوە لە هەرێمی کوردستان چاوەڕوانی گۆڕانکاری گەورە و ڕیشەی مەبن. باشە کاک تۆ دەبین ئێمە لە دوای 2023ەوە سەرۆک وەزیرانی زۆر هاتن و ڕۆشن بۆ نمونە یەکەم جار علاوی بوو حکوومەتی کاتی دوای جعفەری دوای مالیکی دووخۆل عەبادی عادل عەبدولمەهدی کازمی سوودانی پێ دوای ئەم جارش سەرۆک وەزیرانێکی نوێ ئاڵوگۆڕێکی نوێ ڕوودا لە پۆستی سەرۆک وەزیران. ئەگەر مست بەخدا بێ بە فعلی ئەم جارە گەر بێت و محەممەد شیع سوودانیش ئەو چانسەیە هەبێ لەوانەیە بۆ زاری دواتر ئەو چانسەی نەمێنێ واتە ئەم شێوازەی عێراق کە هەیە ئەگەر تێبینیمان کردبێ مالیکی 2000 ئەو چانسەی هەبوو کە سەرۆک وەزیرانی وەرگرت یعنی دوور نییە کەسێک کە 2000 ئەو چانسەی هەبێ بەڵام مەرج نییە وەکو هەرێمی کوردستان تۆ ئەگەر تێبینیت کردبێ یەکەمین کابینەی لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 کە جەنابی کاکتۆر فوئاد بوو لە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر بۆ خۆشی لە وەکو کارکتەرێکی سیاسی نەما بێ و ماوەیەک سەرۆک کۆماری عێراق بوو بێ بەڵام حیزبەکەی تاکو ئێستا با بڵێن لە ململانەیەوە حیزبێکی سەرەکیە لە سەرەتاوە ئەگەر سەیری تۆڕۆژی بکەین بەڵام حیزبەکەی تاکو ئێستا کارکتەری سەرەکیە لە پێکەنانی حکوومەت بۆیە بە بەراورد بە یعنی بەغدا بە بەراورد بە هەرێمی کوردستان هەر کارکتەرێک دێ ئەو پەڕی چانسی دەڕوا بۆ 2000 بەڵام 2000 وردە ئەستێرەی ئاوا دەبێ ئەو کاریگەری ڕابردووی نامێنێ ئەمە دووبارەوەکو گوتم نیشانەوەی کە گۆڕانکاری خێرا لە عێراقدا ڕوودەدا و بە بەردەوامی ئەگەر ئەو گۆڕانکارێنە ڕوو بدا ئەم وڵاتە ئەم شێوازە لە بەرەوەی سیستەمی دێموکراتی دەوەستێتە سەر تەبەقەیەکی لیبراڵ تەبەقەیەکی وشیار کە بتوانێت بە وشیارانە دەنگ بدا و دەنگدانەکەی ئەنجامی هەبێ دەنگدان کە ئەنجامی هەبوو وردە کۆمەلگایەکی لیبراڵ کۆمەلگایەکی وشیار بە دەنگدان دێنێتە بەرهەم واتە سەور دەکەم لەسەر ڕاستی عێراق ئەو کۆمەلگایە ئەو دەنگدەرەکە بتوانێت بەرەو لیبرالیزم بڕواوە بەرەو وشیارێک بڕۆکە لەو ڕێگایەوە گۆڕانکاری دێتە بەرهەم بەرەو پێشتر بچێ بە بەراورد لەوەی کە لە هەرێمی کوردستاندایە هەرێمی کوردستان خەریکە ستەمی هەڵبژارنەکەی وەکو میسری لێبێ وەکو باوری مەجلیسی شعبی میسری لێبێ وەکو ئەو هەڵبژارنەی کە لە سووریا دەکرێت لە وڵاتانی عەرەبی دەکرێت لە هەفتەیەکان و هەشتەیەکان لە عێراق بۆ مەجلیس تەشریعی و تەنفیزی دەکرێت کەواتە یعنی گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژارنەوە تەنها ڕووکارە کاریگەری ڕیشەینێ لەسەر گۆڕانی کۆی سیستەمی حکومڕانی لەسەر سەرۆک وەزیران لەسەر هێنان پاشەکشە و بەرەو پێشچوونی حیزبە سیاسیەکان لە هەرێمدا بۆیە خەریکە نمونەی ئێمە لە هەڵبژاردن وەکو وڵاتێکی کەنەدا ئەمریکا بەریتانیا نەرویجی لێنەیە زیاتر وەکو ئەو وڵاتە عەرەبیانەی لێبێ کە لە پێش بابرێنەوەی ناوی ناوبەهاری عەرەبی کە هەڵبژاردن هەبوو بەڵام حکمی بابرێن بنەماڵەیی حکومە حیزبە شمولیەکان لە شوێنی خۆیاندا وە خۆیان بوون و مابوونەوە ژینە خۆ لە ڕژێمی سووریای بەشار لە سەدیدا ساڵانە هەڵبژاردن هەبووە لە عێراق هەبووە لە میسر هەبووە لە لیبیا هەبووە بەڵام بۆ مەجلیسێکە لە کوێت هەیە بەڵام لە ئوردون هەیە بەڵام دەبینین سیستەمی حکومڕانیەکە لە شوێنی خۆیەتی وا پێشبینی دەکەم هەرێمی کوردستان کە ئەمە تەمەنا نییە ئەمە لێکدانەوە و تەحلیلە هەرێمی کوردستان خەریکە بەرەو ئەو ئاقارە بڕوە کە گۆڕانکاری تێیدا ئەستەم بێ لە ڕێگای هەڵبژاردنەوە. بەڵێ کاکتۆر سەبار بە بەشداری کورد بەڕێزت هەم لە مێژووی عێراقیش شارەزایەکی زۆرتان هەیە بڵێن کورد لە سەرمی پاشایەتی ڕۆڵی هەبووە دواتر لە سەرمی کۆماریش بڵێن قۆناغ بە قۆناغ لە دوای 2023 ڕۆڵەکەی زیاتر بووە بەڵام بۆچی ئەو ڕۆڵەوای نەکردووە ینی بێتەوەیەوەی کە مافەکانی دەستوری کورد مافەدارایەکانی جێبەجێ بکرێن. بابەتێک هەیە ئێمە پێی دەوترێ سوود وەرگرتن لە مێژوو چۆنێن بتوانێت سوود لە ڕابردوو وەرگین ڕابردوو پێمان دەڵێ هەر کاتێک هێزە سیاسیەکان لە عێراقا و عێراق لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی مواسساتی بەهێزتر بوو تۆکمەتر بوو بە تەکیت ئەتۆ چاوەڕوانی دەستکەوتی گەورەمە بە لە بەغدایە و هەر کاتێک بەغدا بێهێز بوو شپرزە بوو ناکۆک بوو دەسەڵاتەکەی بێهێز بوو ئەوە چاوەڕوانی دەستکەوتی گەورە بکە هەموو ئەو وەسیقانە بە وەسیقەی دەستوری شەوە بگەڕین بۆ ڕابردوو بۆ بەیاننامەی 11 ئازاری 1970 شەوە
بڕۆینە پێشتر بۆ سەردەمی عەبدولکەریم قاسمەوە هەر کاتێکە ئەو وەسیقە و بەڵگەنامانەی کە بە قانجازی کورد لە عێراقا تۆمار کراون و ئێستا ئێمە وەکو وەسیقەی باش بۆ بەرەو پێشچوونی پرسی کووردا باسی لێوە دەکەین بۆ بەرەو پێشچوونی پرسی هەرێمی کوردستان باسی لێوە دەکەین لاوێنە دەستور لەو قۆناغەدا بۆ کە بەغداد و پرسە بێ ئێستا ئەگەر تەبینیمان کرد بێ هێزە شیعەکان لە عێراقا ئیتارێکیان هەیە بە داوی ئیتاری تەنسیقی چوارچێوەی ئەوانجی و لەم ڕۆژانەدا دەبینین لە ماڵی خەمیس خەنجەر لە بەغداد جارێککە سوننەکانیش وە بەرەو ئیتارێکی یەکگرتوو دەڕۆن بۆ ئەوەی کە پێکەوە بتوانن یەکگرتوو بن چۆن بتوانن کە ڕۆڵیان کاریگەرتر بێ لە بەغدایە لە حکوومەتی ئایندەی عێراقا بەڵام بەداخەوە ینی عێراق لەم کوون هێزە کوردیەکان لەم قۆناغەدا لە چوارچێوەی ئیتاری پەرتەوازایی و لە چوارچێوەی ئیتاری ملشکاندنی یەکتر هەنگاو دەهاون ئێستا لەم قۆناغەدا کورد لە بەرامبەر بە دوو پێکاتەکەی تر لە عێراقا لە پەرتەوازەترین حاڵیدا دەژێت لە کاتێکدا ئەوەی کە مەترسی لەسەر لە عێراقی ئایندەدا پەراوێز بخرێ ئەوەی کە مەترسی لەسەرە با بڵێن هێشتا نەبووە چوارچێوەیەک و لە چوارچێوەی دەڵەمەدایە جێبەجێکردنی مادەی 140 و هەروە بڕگەکانی دەستور و هەروەها فیدراڵێتێک کە تێیدا جێگیر ببێ وەکو ئەو نظامە فیدراڵانەی کە لە وڵاتانی دنیادا هەیە و جارێککە کورد با بڵێن پاڵی لێ بداتەوە مەترسی نەمێنێ کە جارێککە ئەم سیستەمە ناکەوێتەوە بەردە مەترسی تەسەوڕ دەکەم کورد لە هەموو هێزەکان پێش پێویستی بە یەکگرتووتر هەیە پێویستی بە خطابێکی مشتەرەک هەیە و پێویستی بەوەیە بە یەکتی مامەڵە بکە لەگە بەغدایە بەڵام ئێستا پەرتەوازترین قۆناغ و ناکۆچیترین قۆناغ ئەم قۆناغەیە کە ئێستا کورتیدا دەژێت تەسەوڕ دەکەم لە بۆ پێکەنانی حکوومەتی عێراقدا وەکو لە ڕابردوودا کاندیدی سەرۆکۆماری جیاوازیان هەبێ و دووری ژنیە تۆگە تێبینیت کردوێ لە دوانەکانی حەلبوسی کە قسەی کرد کە لە ئێستا بە دواوە سەرۆکۆمار بەرەوە بۆ پێکاتی سوننە بێ و تەبایی سوننەکان لە بینی خۆیاندا حالەتێکە ینی ئەمەش زۆرێکە مەترسیە لەسەرەوەی کە سەرۆکۆمار وردەوردە لە مەترسیدایە کە لە ئایندەدا بۆ کورد بێ و لە بەرامبەریشدا یعنی تۆ بە دووری مەزانە ناکۆچی بینی یەکێتی و پارتی لەسەر کاندیدی سەرۆکۆمار و سەرۆکۆمار لە بەغدا بخاتە مەترسیەوە یاخود ناکۆچی لەسەر کاندیدی سەرۆکۆمارێکی بێهێز دابدرێ و کۆمەی کە لە ڕابردوودا کە لەوانێ من پێم وابوو زۆربەی خەڵکی کوردستان و یەکێتیش کە کاندیدی وان بوو هێندە سەربەرز نەبوو بێ بەو سەرۆکۆمارەی کە لە ڕابردوودا هەیەیان بووە من وا تەسەوڕ دەکەم وردە پێگەی سەرۆکۆمار لە ئەنجامی ناکۆچی یەکێتی و پارتی هێزە سیاسیەکان و بوونی کاندیدێکی بەهێز دەبینین دووبارە ئەو پێگە و کورسێش نەتواندراوە وەکو پێویست لە عێراقا سوودی لەوە بگیرێت واتە پێگەی سەرۆکۆمارەگە بژمێنێتەوە لە ئەنجامی ناکۆچیەکاندا ئەو کاریگەریەی جارانی نەماوە بەڵێ وەکو بەغدا بۆ کورد زۆر گرنگە کورد بە قورسایەکی زۆر لێ بەرچەندە بەرە زووتر ئێستا ئەوان لاواز بوون بەڵام کورد بوونم لە سەرمی حکوومەتی پاشایەتی بڵین وەزیری هەبوو حکمی لەو سەردەمە هەر وەزیری هەبوو وایە ینی کورد بۆچی ئێستا بڵین ڕۆژ بە ڕۆژ پێگەی لاواز دەبێ لە بەغدا خۆی قۆناغ خەبووە لە سەردەمی ڕژێمی پاشایەتی هەر سەرۆکوەزیران لە کورد بووە ینی ئەگەدار بە ینی پێکاتی بەشێکی زۆری لە سوپای عێراقی لە بیستەکاندا کورد بووە ینی کورد لە سەردەمی پاشایەتیدا لەوانەیە بڵێن پێگەی لە ئێستا کەمتر نەبوو بێ و ململانەیەکە لە ئەو کاتەدا لە بینی ڕژێمێکی پاشایەتیدا بووە کە ئەو کاتەی حلفی ڕۆژئاوا پشتیوانی لێکردو لە بەرامبەر بە حرەکەتێکی چەپ و حرەکەیەکی تەوری کە ڕژێمی پاشایەتی قبوڵ نەبووە بە کورد و عەرەب و نەتەوایەتەکانی ترەوە واتە ناکۆچی لە سەردەمی ڕژێمی پاشایەتی هێندەی ناکۆچی لە بینی ڕژێمێکی پاشایەتی سەر بە ڕۆژئاوا بوو لە بەرامبەر بە حرەکەتێکی تەوری کە سۆڤێت و ڕۆژهەڵاتی کردبوو بە قیبلەی خۆی هێندە سڕاعەکە لە بینی حرەکەی کوردی و عەرەبیدا نەبووە ینی ئەمە بابەتێکی تاریخی ئەگەر بێت و باسی لێوە بکەین بەڵام ئێستا ینی ئێمە حرەکەتێکی عێراقی سەرتاسەریمان نییە بەرامبەر بە حرەکەتێکی خراپی حکومڕانی لە عێراقدا یعنی ئەگەر بە دیوێچکەیە قسەی لەسەر بکەین ئەگەر بە دیوێچکەیە قسەی لەسەر بکەین کورد بە شێوەیەک معارەزەیە بۆ حکومڕانی کە لە عێراقدا قبول نەبێ و مشکلەی موچە و ئیستحقاقاتی خۆی هەیە لەگەڵ بەغدایە سوننە داواکاریەکان و معارەزەبوونەکەی جیاوازە و ڕەوتی سەدر و هێزە شیعە نیگەرانەکانیش نیگەرانەکانیان جیاوازە واتە
ئێمە نیگەرانیەتێکی یەکگرتو و موحەدمان لەسەر ڕاستی عێراقەوە و لە سەردەمی ڕژیمی پاشایەتیدا هەبووە. نیگەرانیەکان لە حکوومەتە نیگەرانی جیاوازن. ئەمە پێم خۆشە لەو ڕوانگەیەوە قسەی لەسەر بکەین. واتە ئەگەر حکومڕانی لە عێراقا جێگەی سەرنجێ و خراپ ببێ بەڵام معارەزەبوونەکە معارەزەیەکی پەردبوونە. ئێستا ینی مشکلەکە و پرسیارەی ئاخیرت جواب دەمە مۆزوعی بەغدا و پێگەی کورد بەفعلی یعنی خۆ ئەگەر بێت و هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵی بێ و سنوورەکەشی بە تەواوی جێگیر بکرێ و ناوسەدا بڕێنراوەکانیش یەکلای بگرێتەوە تۆ مۆزوعی داهات و نەوت ینی کۆمەڵێک دەسەڵات هەیە کە لە دەسەڵاتی حکوومەتی مرکزی لە بەغدایەدایە بۆیە ئەتۆ پێویست بە پێگەیەکی گەورە هەیە لە بەغدایە و ئەگەر پێگەل لە بەغدایە بەهێز نەبێ بە دڵنیاییەوە ناتوانی ئەو هاوسەنجە ڕابگری و بەتای ناتوانی تۆ خواستەکانت لە ڕژێمی لە بەغدایە زامن بکەیت. لە ڕابردوودا سەلمانمان کە ئێمە نەمانتوانی خاوەنی ئابووری سەر بەخۆ بین و نەمانتوانی کوردستان بەبێ بەغدا بەڕێوەبەرین. یعنی 2000 گلەیەکەمان هێنایەوە بەغدایەوە بەغدا بوو بە مەرجعی بۆ چارەسەرکردنی گرفتەکانمان. دەبینین کاتێک کە تورکیا دێتە ناو خاکی کوردستانەوە ئێمە بۆ خۆمان چاوەڕە دەکەین عێراق سەروەری پێشێل کراوە تەداخل بکات. کەواتە 2000 عێراق خاوەنی کۆی ئەم چوارچێوەیە کە ناوی عێراق بە هەرێمی کوردستانی شەوە. ئەگەر بەغدا کورد لەوێدا پێگەی بەهێز نەبێ و بە دڵنیاییەوە خواستەکانیشی لە پاشە کشەدا دەبێت. بەڵێ وەکو خۆناغی ئێستا کە کورد ئێستا 58 کورسیە ناوە 58 کورسی لە پەرلەمانی عێراقی تقریبا لە 170 پێ دوای دەبێت چۆن بڕوا بۆ بەغدا و ئاراستەکەنەوەیە کە بۆ نۆ پارتی بەجیا یەکێتی بەجیا ئۆپۆزیسیۆن بەجیا دەچن بۆ بەغدا. خۆی ئێستا گە تێبینیت کرد بێنە یەکێتی و پارتی لە بینی خۆیاندا ڕێکن بۆ بەغداوەنە ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئەم دوولایەنە قسەیەکی گوتارێکی یەکگرتووی هەیە و نەهێز ئۆپۆزیسیۆنەکانش لە بینی خۆیاندا گوتارێکی یەکگرتوویان هەیە. یان ئێستا یەکێتی و پارتی چەندە لە قەیراندا دەژین بۆ یەخستنی هەڵوێستەکانیان و خواستەکانیان لە بەغدایە. هێز ئۆپۆزیسیۆنەکانیش خۆلەوان باشتر نین. کەواتە ئێستا ئێمە لە قەیرانێکی پەرتەوازەیدا دەژین. قەیرانی پەرتەوازەی واتە لە بینی ئەو دوو هێزەی کە لە هەرێمی کوردستان زۆرترین کورسیان هەیە و لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان هەیە و ناکۆچی لە بینی ئەوان و هێزەکانی دەرەوەی خۆیان و ناکۆچی لە بینی ئەمانیش هێزەکان دەرەوە لە نێوان خۆیاندا. بۆیە ئێستا قەیرانێکی گەورەی پەرتەوازەی هەیە لە هەرێمی کوردستاندا بەوەی کە دەتوانم بڵێم پەرتەوازەی گەیوە تا قۆناغێکی زۆر زۆر مەترسیدار. ئەگەر لە چەند ڕۆژی ئایندەدا ئەم پەرتەوازەیە دەرچەیەکی بۆ نەدۆزرێتەوە و لەسەر ئاستی عێراق گفتوگۆ بکرێ بۆ پێکەنانی حکوومەت کە تەسەوریش دەکەم زۆر دوانەکەوێ ئەوە کورد زەرمەندی یەکەمە لە پێکاتنی حکوومەتی تازەی عێراقدا. باشە کاکتۆر ئەو باسی ئۆپۆزیسیۆن کرد بڵێن ئەگەر پەرتەوازەش بدەبێت چی بکە لەم قۆناغە سەبام لایەن ئۆپۆزیسیۆنەکان 13 کورسیانەیە لە کۆی و 58 کورسی کە کورتەیەتی دەبێت چی بکەن؟ ئایا چۆن پستە بەغدا و ئایا ئەگەر بەیەکەوە ڕێک بکەون بەشداری بکەن باشە لە حکوومەتی عێراق؟ دەزانین چۆن ئێستا ئێمە دوو زەم سەرمان هەیە کە یەکێتی و پارتی لێک دەزێ دەکاتەوە 2000 یەکەم پێکەنانی حکوومەت لە هەرێمی کوردستان کە هیچیان ناتوانن بەبێ بەرامبەرەکەی تر حکوومەت پێک بهێنن واتە تووشی دەرگایەکی داخراو بوون یان دەبێ ئەم پەرلەمانە هەڵوەشێتەوە و ئەمە درێژە بچێشێ یان دەبێ حکوومەت تەشکیلکەنەوە بێ یەکتر حکوومەت تەشکیل ناکەن. کەواتە 2000 تۆ ئایندەیەکن لە بەردەمدایە یەکێتی و پارتی ئەو ئایندەیان لە بەردەمدایە کە 2000 یەکێتی و پارتی دەبێ بگەن بەڕێکەوتن و هەروەها لەسەر پۆستی سەرۆکۆمار کە دوور نییە لە دەست هەردووچیان بچێ و ئەگەر بێت و پۆستی سەرۆکۆمار پێکەوە نەگەن بە نەتیجەیەک لەوانەیە ئاکامەکەی باش نەبێ کەواتە پۆستی سەرۆکۆماریش بابەتی گفتوگۆیە کە ئەوان یەک خاتەوە یان بیان خاتە سەرمێسی گفتوگۆ ناچاریان بکە گفتوگۆ بکەن. بەڵام من بە ئێوە دەڵێم یعنی بە بیسەران دەڵێم دەبێ لە بینی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان کام خاڵە هەبێ کۆیان بکاتەوە کام جەمسەر هەبێ کۆیان بکاتەوە. یەکیان سکاڵا دەکە لە دادگای فیدراڵی دەربارەی موچە پێش ئەوەی مزایدە بکە بەسەر یەکێتی و پارتی کە هۆکارن لە بڕینی موچە مزایدە دەکە بەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکەی هاوڕێی خۆی هەر هەنگاوێک دەهاوژرێ هەندەی توانج و پلariان لە یەکترە لەوانەیە هەر هێندەش توانج و پلاریان لە دەسەڵاتە. بۆیە ئەو جەمسەرە نابینم ئەو قەزیە نابینم هێزە ئۆپۆزیسیۆنەکان یەخاتەوە و لە چوارچەوەی پرۆژەیەکدا یەک بگرنەوە. ئەم پرۆژەیە کامەیە کە تێیدا ئەوان پێکەوە لە بەغدایە یەک دەخرێت لە کاتێکدا دواکەوتنی موچە نەناردنی موچە و مەترسی موچە لە بەغدایە ڕاستەوخۆ لە ڕابردوودا لە ڕێگەی پەرلەمانەوە چارەسەر نەکراوە لە ڕێگەی ئەندە پەرلەمانەوە چارەسەر نەکراوە لە ڕێگای ئەگەر بە دەقیقی بڵێم یعنی لە ڕێگەی پارتیەوە
چارەسەر کراوە کە ئایا نەوتەکە بنێرە یان نەینێرێ واتە ئۆباڵی ئەستۆی دواکەوتنی موچە بە هەر شێوەیەک لە شێوەکان لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی بەغدایە لە بینی وەزارەتی دارایی بۆ وەزارەتی دارایی گفتوگۆی لەسەر کراوە یعنی پەرلەمان ئەو ڕۆڵە گەورەی نەبوو لە چارەسەرکردنی موچە لە ڕابردوودا ئایا بە فعلی هێز ئۆپۆزیسیۆنەکان کە پرسی چارەسەری موچە لە غێری گلەی و گازەندە بەولاوە نەبێت چارەسەر لای ئەوانە ئایا بە فعلی بەشداری لە حکوومەتی ئایندەی عێراق دەکەن تاوەکو پێکەوە بە یەک پاکێز بتوانن خواستەکانیان لە حزورێکی باش لە حکوومەتی ئایندەی عێراقا بەرجەستە بکەن بۆیە من واتە سەوڕ دەکەم یعنی دەبێ هێز ئۆپۆزیسیۆنەکان خاوەنی قەزیەیەکی مشتەرەک بن و ئەم قەزیە مشتەرەکە بێن لەسەری کۆ ببنەوە تاکو ئێستا ئەو قەزیەی کە ئەوان لەسەری کۆ دەبنەوە دیار نییە و هەر یەک لەو لایەنانە بۆ خۆی چەند قەزیەیەکی دروست دەکات و ئەو قەزیەی کە دروستی کردووە ژیایە لەگەڵ ئەو قەزیەی کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکەی تر دروستی کردووە بۆیە وا بڕوە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئەگەر بێت و کورد لە بەغدایە باز بدا و یەکێتی و پارتی لە ئەنجامی ناکۆچی باز بدەن دوور نییە ئەو بازەی کە هێز ئۆپۆزیسیۆنەکان دەیدان گەورەتر نەوێت لەو بازەی کە یەکێتی و پارتی دەیدا باشە کاکتۆر باسی سەر و کۆمارت کرد ئێستش سونەکان بڵێن بەشێک لە سونەکان پێشتر هەڵبووسی داوای پۆستی سەر و کۆماری دەکرد ئەگەری هەیە سەر و کۆمار لە دەست کورد بچێ چکە دەڵێن خواستێکی ڕەنگە بۆ نمونە شیعەکانیش لەگەڵەوەدانە بە سەر و کۆمار بدرێ بە سونە لەبەرەوەی کە ئێستا سووریا گۆڕانکاری دروست بووە وە ڕەنگە ناوچەکەش بەردەوام ناکۆکی تێدا بێت هیچ ئەگەرێکەیە کورد سەر و کۆمار لەدەست بدات خۆی مۆزوعانە پەیوەندە بە مستلزەما دەچنە خۆ لە دەستوردا ئەمە یەکلای نەکراوەتەوە کە سەر و کۆمار بۆ چێیە و سەرۆکوەزیران و سەرۆک پەرلەمان بۆ چێمە کوونەرەتێکی سیاسی لە دوای 2005ەوە کوونەرەتێکی سیاسی لە یاداگە تێبینیشمان کردوێ یەکەمین سەر و کۆماری دوای ڕووخانی ڕژێمی سەدام ئەگەر لە بیرمان بێ بەر سون نەکەوت بۆ ئەو کاتێ ئەگەر بێتەوە خەیاڵمان گۆڕانکاریەکەی ناوچە بە تەکید ئەمە کاریگەری هەیە با من شتێکەکە بڵێم لەسەر لوبنان بۆتە نەرێتێکەکەنی سەرۆکی پەرلەمان بۆ شیعەکانە و سەرۆکی کۆمار بۆ پێکاتەی شیعەیە بۆ پێکاتەی مەسیحیەکانە سەرۆکوەزیران بۆ پێکاتەی سونەی عەرەبە لە لوبناندا ئەمە من ئەگەر ئەوەی کە ئەگەم لە تاریخی لوبنان هەبێ ینی لە 50-60ەکانەوە ئەم نەرێتە بەردەوامە تا ئێستاش ئەمەی لە هەرێمی کوردستاندا دووبارەوەکو پێم گوتی وەکو نەرێتێکی لێ هاتووە ینی زۆر واتە ئەگەر سونەکان داوای لێ بکەن هیچ ڕێگریەکی دەستوری نییە تاوەکو ئەم ڕێگریە ینی تۆ بڵێ ئەمە بڕاوەتەوە نەرێتێکی سیاسیانی دەگونجێ لەوانەیە ڕۆژێک شیعەکانیش بەرژەوەندیان لەوە دابێ پشتیمانی لە سونەکان بکەن بۆ گرتنی سەرۆکاتی کۆمار و دوور نییە ئەگەر تۆ سەرۆکاتی کۆمار لە ڕێگەی ڕێکەوتنێک لە بینی سونەکان و شیعەکان کەوتە گەر سونە تۆ بەندێکی دەستوری نییە لەو ڕوانگەیەوە داوای بکەیت کەواتە ئەوە دەوەسێتە سەر ئەو کارتە دەوەسێتە سەر ئەو حزورەی کە کورد لە بەغدایە و کورد لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ئیقلیمی هەیەتی بۆ ئەوەی کە ئەم نەرێتە بەردەوام بێ و ئەو کارتەی لەدەست نەچێ و من وا تەسەوڕ دەکەم پێک بابرین سەر و کۆمار بۆ کورد بە بەردەوامی لە ژێر مەترسیدایە و بەردەوامی تایبەتە بۆی ئەگەر ئەم نەرێتە سیاسی شکا هیچ بەندێکی قانونی و دەستوریت نییە و هیچ هێزێکی دەرەچیت نییە بێ بەشداری بکە قسە لەسەر ئیستیقرار و ئەمنی عێراق دەکەن واتە ئەمنیەتی عێراق بەم شێوازە ئیستیقرار دەبێت ئەی بە فعلی ینی ئەگەر بێت و بڕاتە سونە کورد کام کارتەی بەدەستەوەیە ینی دەتوانێت چی بکە لە عێراق تاوەکو بتوانێت بیگەڕێنێتەوە دەستخۆی بۆیە من وا تەسەوڕ دەکەم گەورەترین کارت بەدەست کورد خۆیەتی و بەدەست یەکپارچەی و یەکدەنجی خۆیەتی کە بتوانێت ئەم نەرێتە سیاسی تێک نەچێ ئەجینا ئەگەر تێک بچێ تەسەوڕ ناکەم هیچ وڵاتێکی ئیقلیمی و هیچ واقعێکی وڵاتێکی زلهێز بێ تەداخل کە بۆی کە ئەم نەرێتە بگەڕێتەوە پێش ئەم تاریخە بەڵێ دەخولەکمان ماوە بە لەسەر ناوخۆی هەرێم قسە بکەین مەسەڵەی دواکەوتنی پێکێنانی حکوومەت پێ دوای ئەو چارنووسی چی لێدێ ئایا پارتی ویکێتی ڕێک دەکەون یاخود پارتی و نەوەی نوێ ڕێک دەکەون پۆستەکانی ویکێتی بە بەتاڵی بەجێ بێڵن یان هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لە بەردەم چی داین
زارە پێش هەموو شتێک من خۆزگە دەخوازم پارتی بتوانێت لەگەڵم هێزانەی تر حکومت پێک بێنێ بۆی ئەم نرێتە تێک بشکێک کە حکومەتی تەوافقی کۆتایی پێ بێنێ یاخود یەکێتی بتوانێت لەگەڵ هێزەکانی ترا زۆرینەیە پێک بهێنێ بۆی کە ئەو معادلەی دوو زۆنا و ئەو معادلەی دوو هێزە لە کوردستاندا ئەم تەوقە بشکێ بچینە ناو قۆناغێکی ترەوە چکوێمە تاکو دەتوانین ئەم چوارچێوەی دوو زۆنیە چوارچێوەی دوو دەسەڵاتیە چوارچێوەی دوو هێزەی لە کوردستاندا تێک نەشتێنین تەسەوڕ ناکەم ئێمە حکومەتێکی یەکگرت و یەکپارچەمان هەبێ و ئەمە کاریگە ڕێگرە لە بەردەم ئەم قۆناغە بەڵام من واتە سەوڕ دەکەم مانەوەی ئەم دوو دەسەڵاتەوە پێکهێنانی حکومەت لە ڕێگەی ئەم دوو هێزەوە ئەمە خواستێکی تەنها ناوخۆیی نەبێ ئەم دیزاینە من هەمیشە گوتومە لە ساڵی 1992 ئەم دیزاینە نەخشەی بۆ کێشراوە یان یەگە تورکیا ئەمە چەند زاریکەون دووبارە کردەوە تورکیا چەندە لەگەڵ پارتیە دۆستایەتی هەبێ و نەیار بێ بە یەکێتی و فڕۆخەکانی سلێمانی دابخا بەڵام هاوکات پێی خۆشە یەکێتی حزوری هەبێ بۆ ئەوەی کە ئەو معادلەی ئەو دوو هێزە لە کوردستاندا بمێنێ ئەو لەوانەیە بۆ ئێرانیش ڕاست بێ بۆ ئەمریکیەکانیش ڕاست بێ بۆ بەغدای ڕاست بێ واتە ئەم ململانەیانە کاریگەری زۆر گەورەی هەیە بۆ دەستێوەردان و بە دیێنانی خواستە ئەمنی و ئابوووریەکانی ئەوان لە هەرێمی کوردستاندا بۆیە من وا دەبینم ئەمە تەنها ململانەیە لەسەر پشتی حزور لە دەسەڵاتدا لەسەرەوەی کە کامەیان زۆرترین پێگە و دەسەڵاتیان هەبێ لە حکومەتی ئایندەدا و دوجار هەردووچیان دەگەنە دەرگایەکی داخرا و ناچار دەبن پێکەوە حکومەت پێک بهێنن و پێکەنانی حکومەت لەگەڵ هەر لایەنێکیان لەگەڵ هێزەکانی تری دەرەوە دەسەڵات بەبێ لایەنەکەی تری بەرامبەر من لەم قۆناغەدا بە زەحمەتی دەبینم لەبەر ئەوەی خۆ بە ئاشکرا دەبینین یعنی لە ڕابردوودا ئەو هێزەی کە چوێتە ناو حکومەتێکی هەردووچیان بوو بێ وەکو بزوتنەوەی گۆڕانی لێ هاتۆ خۆ لە نەوەتەکانەوە حزبی شیوعی دەبینین لە ناو حکومەتدا بووە هێزتر لە حکومەتدا بووە بەڵام لە نێوان وجودی واندا کە دەسەڵاتی نەبووە پاشەکشەی گەورەی سیاسی کردووە و چارەنووسێکی خراپیا بووە بۆیە لە حزوری ئەو دوانەی هەر هێزەیشتر بڕوە بەشداری حکومەت بکات چارەنووسێکی زۆر خراپی دەبێ و ئایندێکی زۆر خراپی دەبێ و بازی ئەوانەدا لەبەرەوەی هاوڵاتی ئاسایی لە کاتی کە دەنگەدا تۆ بەشێکی لەو دەسەڵاتە بەڵام دەسەڵاتیشن نییە و بازە گەورەکە ئەم هێزە دەیدا کە تێکەڵاوی ئەم دوانە دەبێ و دەسەڵاتی نییە و هەروەها ئەگەر بێت و ئەمانە یعنی وەکو دەڵێن پارتی لەگەڵ ئەم لایەنانە بەبێ یەکێتی یانێکی دەبێ بێ پارتی ئەوم ڕوون کردەوە کە دووبارە ئەمەش زۆر زەحمەتە و محاڵە سەر بگرێ بەڵێ سەبارەت بنەوەی نوێ پێشبینەکەی بەشداری بکات چکاوان پێشتر بڵین قسەی زۆر گەورەیان دەکردە تا لە سێدارەدانی بۆ نمونە کوڕانی بارزانی تاڵەبانی بەڵام ئێستا خواستێکیان هەیە بۆی بەشداری لە حکومەت بکەن پێ دوایە چارنووسێکی خراپ چاوەڕیان دەکا ئەگەر بەشداری بکەن یاخود بەشداریش نەکەن خۆیان من قەنەعەتم وایە نەوەی نێو هەر هێزێکی سیاسی بەشداری حکومەت بکە ناتوانێت وەکو قەوارەی سیاسیەکە بەشداری بکە ینی ئەگەر بێت و پارتی لە ڕێگەی خۆیەوە ژمارەیەک لە پەرلەمانتارەکان وەکو لە ڕابردوویەکێتی و پارتی وایان کردووە ژمارەیەک لە پەرلەمانتارەکانیان بەڕائەت بکەن یان هەڵ بگەڕێنەوە لە لیستەکەی خۆیان بستنە پاڵ پارتی تاوەکو زۆرینە پێک دەهێنن یان بۆ بەرامبەرەکەتی ڕاستە ئەجینانەوەی نیوەکو قەوارەیە کە لە سلێمانی حزوری هەبێ و بێ بەشداری حکومەتی پارتی بکە من تەسەوڕ دەکەم بە یەک جوملە دەڵێم ناتوانێ و ئەوە لەوانەیە بۆ هێزەکانی تریش ئەم قسەیە ڕاست بێ بەڵێ بەس پێشبینی ناکە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە وەکو ئەگەر پارتیوێکێتی نەگەنە ڕێکەوتچکە کێشیانێک لەسەر کێشەکە لەسەر وەزارەتی ناوخۆیە پێشبینی ناکە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە تصور دەکەم پێش ینی دووبارەکردنەوەی هەڵبژاردن هەندێک بە زەحمەت دەبینم و تاکو ئێستا و لێدوانە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن هەر جۆرێکە لە کارتێک یان لێدوانێک بەکاری دەهێنن ئەجینا هەڵبژاردن ئەو پێشبینیە منێک هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دووبارە بکرێتەوە دوجار ئەوە پێشبینی منە دوجارێکی و پارتی دەبێ بگەن بە نەتیجەیەک مۆزوعەکەوە کە من پێم خۆش بێ وەکو پێم گوتی ئەم سیستەما ئەم شێوازە ئەم 50/50 دوو زۆنە خراپترین کارەساتی بەسەر میلەتی ئێمەدا هێناوە بەڵام بۆ ئەم قۆناغەش هەر بۆ ئاقارەدا دەڕوا و دەگەن بە نەتیجەیەک و سازش بۆ یەکتر دەکەن بەڵێ وەکو وەزارەتی ناوخۆ کە بۆ تەگرێک کوێرەی پێکێنانی حکومەت هۆکارەکەی چییە ینی ئەوەندە کێشرە سەر وەزارەتی ناوخۆی پەیوەندی بە و پرسەمنیانەوەیە کە وەزارەتی ناوخۆ دەیکات لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران بڵێن
ئەو مەلەفەمنی کە لە ناوخۆی هەرێم هەیە بۆچی ئەوەندە بەلای یەکێتیە و گرنگەوەری بگرێ و بەلای پارتی و گرنگە لای بمێنێتەوە؟ من وەتەسەوڕ ناکەم وەزارەتی ناوخۆ لە هەولێر کاریگەری هەبێ بەسەر وەزارەتی ناوخۆ لە سلێمانیەوە، یان ئەگەر وەزیرەکە لە یەکێتی بێ کاریگەری هەبێ بەسەر موەسساتی ناوخۆ لە دۆهۆک و هەولێرەوە. یعنی ئێمە مؤسسەی سەربازی و مؤسسەی ئەمنی لە هەرێمی کوردستانە تاکو ئێستا دوو مؤسسەیە، بۆیە ئەگەر تەنازولی ئەگەر بەدەستی شیەوە پێم وانە و هەژمونە گەورەی بکاتە سەر وەزارەتی ناوخۆ و خواستەکانی تێدا بێنێتە دی، ینی لەسەر ئاستی وەزارەتەکانیش وایە، یعنی ئەمە بە تایبەتی وەزارەتە ئەمنی و سەربازیەکان، ینی کاریگەری وەزیری پێشمەرگە دەبێت لەسەر هێزی پێشمەرگە لە دۆهۆک و لە هەولێر چی بێ و لەسەر هێزی پێشمەرگەی یەکانی هەشتا دەبێت چی بێ. ئەم بابەتە بابەتێکە، ینی پێم وایە زۆر قسە لەسەرکردن نییە، بەڵام دەبێت ئەگەداری ئەوە بین، ینی دوجار ئەمە حقیقەتێکە یەکێتی و پارتی وەکو لە ڕابردوودا توانیویانە ئەم پێکەوە بوونە پینە و پەڕۆیە جارێککە پینە و پەڕۆ بکەنەوە و پێک بێنەوە. بەڵێ سەبارەت بەناو ماڵی کورد دەبینێ بینی پارتی و یەکێتی زۆر خراپە، بەڵام لەو ماوەی کۆنگرێکی شەبوو لە دۆک بۆ نمونە پارتی مەزلوم عەبدی بانکێش دەکا، سەرۆکی بڵین هێزەکانی سووریای دێموکرات هەستەدە بانک دەکات دێت بۆ دۆک. گۆڕانکاریێک ڕووی داوە لەو پرسە لە بینی پارتی و هەسەدە و ڕێخستنەوەیەک لە بینی هەرێم و ڕۆژاوای کوردستان لە کاتێکە لە بینی پارتی و یەکێتی لە ناوخۆ تێکچووە؟ من وا دەبینم ئەم باەخپێدانەی پارتی بە مەزلوم عەبدی بە ڕۆژئاوا و بۆ بارودۆخە ئەوە تایبەتە بەو پرۆسەی ئاشتی لە تورکیا لە بەرەوەی پارتی دموکراتی کوردستان پەیوەندی باشی لەگەڵ تورکیادا هەیە و بە تەکید ئەم جۆرە هەنگاوانە تێک ناگیرێ لەگەڵ لە بەرامبەر بە تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیادا، بۆیە ئەمە پەیوەندە بەو دۆسیەوەیە. خەڵکە هەیە ئەگە تێبینیت کردبێ، ینی ئەمانە لەم قۆناغانەدا لە هەوڵی ئەوەدان ئیستیفزازی یەکتر بکەن، ینی هێزە عێراقیەکان دێن لە دۆهۆک بەشداری دەکەن، ئەمە نیشانەوەیە دەیەوێت لایەنەکەی تر ئیستیفزاز بکە بەوەی کە گەیشتن بە نەتیجەوە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمانەیە ئەگەر بەرەو پێشبەرین، ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی بتوانین هێزەکەی بەرامبەرمان ئاود بکەین، یان لەوانەیە ئەگەری یەکێتیش سبەینێ بتوانێت مناسبەیەک لە سلێمانی بکە لە هەوڵی ئەوەدا بە هێزە عێراقیەکان بانگ بکە و حزوری پارتی تێدا کەم بێتەوە. ئەم قۆناغەیە کە یەکێتی و پارتی دەیانەوێ کارتەکانیان بەرامبەر بە یەکتر بەکار بهێنن، با من خەڵک بە ئێوە بڵێم، ینی پارتی دموکراتی کوردستان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانی لەبەردەستایەوە هیچ ڕێگریەک نییە لەوەی کە پارە سەر بکە، هیچ ڕێگرینێک لەبەرەوەی کە هەر هەنگاوێکی بیهاوێ کاربڕێکرد جوملەیەکی سواوی ناو بابرین کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن هاجینەخۆ لە ڕووی ناوەڕۆکەوە، ینی نەبووتە ڕێگری لەبەردەم هیچ هەنگاوێکە کە حکوومەتەکەی مەسئول و بەرزانی لە هەرێمی کوردستاندا بیهێنێ، لەنا کەلیمەیەکی ڕاگەیاندنە دەگوترێ ئاجینە کاربڕێکە ڕێگر نەبووە لەبەر هیچ شتێکدا. ئەمە بە دیوێکیان سەیری بکەین. وایە یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لە ڕابردوودا لە هەڵبژاردنەکان دەبینین شیعارێکی زۆری بەرز کردوەوە کە دەبێت بگەڕینەوە ئاستی حکوومەتی شەراکەت و ئاستی شەراکەت لە بڕیاردانە، ئەگەر بێت و ئەو ئامانجەی لە پێکەنانی حکوومەتی ئایندەدا بەدینە هێنێ بەتەکید دەکەوێتە بەردەم گلەی و گازەندەی خۆی و گلەی و گازەندەی دەنگدەرانی و ئەمە کاریگەریە لەسەر هەڵبژاردنەکانی ئایندەدا. بۆ یەکێتی ئەگەر بێت و خواستەکانی بەرەو پێش نەچێت دەیەوێت لێگەڕێەوە خۆی بمێنێتەوە باشترەوە. پارتی دموکراتی کوردستانیش ئەگەر بێت و خواستەکانی بەدینە هێندرێ خۆی شتێک ڕێگر نییە لە بەردەمەوەی کە کاروبارەکان ڕایی دەکات. بۆیە واتە سەوڕ دەکەم یەکێتی و پارتی لەم قۆناغەدا هەردوو چیان پەلەیان نەبێت لە پێکەنانی حکوومەتێک کە بەخواستی ئەوان نەبێ، یعنی هیچ فشارێک لەسەر هیچ لایەنێکیان نییە و هیچ فشارێک نییە بۆ ئەوەی ئەگەر بێت و پارتی ئیشەکانی ڕایی نەکرێ ئەگەر حکوومەت بێکنێت و یەکێتیش ئیشەکانی بوەستێ و پێویستی بەم سازشە بێ. باشە، دوا پرسیارم بە کورتی کەمتر لە دووخۆلەکمان ماوە سەبارەت بە بڵێ ملوانی ئێران و ئەمریکایە لەسەر عێراقێمە دەبین ئەو لایەنانی کە نزیکن لە ئێران پێش هەڵبژاردنێک هەڵایەکی زۆر هەبوو شیع لە ناو دەچێ و گروپە چەکدارەکان لە ناو دەبرین بەزێ بەدەبین ێستا بەس گروپە چەکدارەکان خۆیان زیاتر لە 60 کورسیان هێناوە کە لە مێژووی هەڵبژاردنەکانی عێراق شتیوە ڕوونی داوە. ململانەکان چۆن دەبینی لە بین ئێران و ئەمریکا لەسەر پێکەنانی حکوومەت بە کورتی بێسپاس دەکەن؟
وڵی تەسەوڕ دەکەم ململانەی ئەمریکا و ئێران لەسەر پێکەنانی حکوومەت زۆر جار ئێمە خاڵێکە بۆ خۆمان زۆر گەورەی دەکەین لە ڕابردووداوە لە دەمی پێکەنانی حکوومەتەکان لە حکوومەتدا ئەو خاڵە گەورە دەکەین ژینان پێم وانی ئەمە ململانەیەکی زۆر زۆر گەورە بێ و ململانەیەکان کاریگەری هەبێت لەسەر پەقستنی پێکەنانی حکوومەت و ئەم کاریگەرە بەو شێوەیە ئەکتیڤ نییە و ئەو تەقسیم مەندێش بەو شێوە زەق نییە کە ئێمە زۆر جار یان کەناڵەکانی ڕاگەیاندن گەورە و بارزی دەکەن و ئێران و ئەمریکا تەداخولاتەکانیان یان لێک تێگەیشتنەکانیان یان چاوپۆشیکردنەکانیان زۆر لەوە بەرەو پێشسووترە کە ئێمە پێمان وایە ململانێ زۆر زۆر گەورە هەیە و دەبێتە هۆی پەخستنی حکوومەتی ئایندە لە عێراق. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر کامران باوانزادە مامۆستای زانکۆ کە لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی سوپاسی ئەمەدەبوون دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.